بەڕاستی ئەو شتەی دوونێ منش بیستیم کە ئالەسات ساڵاچەیەکێت تۆپی کوردستان نەسەرچاوێکی نێزیک لە یەکێت تۆپی کوردستانی بڵاو بوویتەوە بەخۆم شەوە ئیستغرابم کرد من سەرۆکیەکێت تۆپی کوردستان بم ئاگادار نەبم ساڵاکی دەوەستێت یان بەردەوامی بۆیە هەرزوو من ڕەتم کردەوە ئەوەی کە چالاکیەکان بەردەوامە دلیلیشی سپاتیش ئەوەیە ئەمڕۆ بڕیاری چالاکێتی ترماندا نوێ دەست پێ بکە کە 27 سێ دەست پێ دەکات چالاکی فۆرساڵی کچان لەسەر داوای سەرجەمیانە بەشدار بۆکان لە ڕێگای حکوومەتی هەرێمە کورداوە لە ئێمە کرا کە یاریەکان بەبێت جەماوەر ئەنجام بدرێ ئەوەش بۆ بەرژەوەندی گشتیە بۆ بەرژەوەندی جەماوەری خۆشەویستی کوردستان ئەوەش ڕێمایی لە ڕێگای وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەت کە داوای کردیە بۆیە ئەمەش پابەندی ئەو داواکاریە حکوومەت بوون بڕیارماندا یاریەکانی خولی کوردستان چالاکیەکان بەبێ جەماوەر یاریەکان ئەنجام بدرێ بەڵام ئەوش دەکەوێتە ئەستۆی یەکەی ئیداری بەرپرسانی ئەو شارە یاخودە و قەزایە ئەو ناحەیە ئەوان دەبی زیاتر ئەو ڕێمایە حکوومەت جێبەجێ بکەن لە چوونە ژوورەوەی جەماوەر و لە نەچوونە ژوورەوەی جەماوەر ئەوەی لەسەر شانی مەیە ئەوەی واجبە ئێمە بڕیارماندا بێت جەماوەر بەڵام من وەکو سەفینکانە بیانە کۆندامان ناتوانین بچین لە دەرگای یاریگایەکان ڕێ لە کەس خەڵک بگرین و لەوە بگرین ئەوە لایەنی پەیوەندیداتر هەیە ئەوان دەتوانن بەو کارێ هەڵبستن کە کۆنتترۆلی یاریگایەکان نایمە ئیجرات بۆ هەر وەکو گوتم ئەوە عقوبە نییە یعنی زۆر جار بینیتان کە یەکێت تۆپی کوردستان بڕیار دەدەکات بە عقوبەدانی یانەیەک بەبێت جەماوەر ئەبێیانەکە پابند بی و بڕیارەکەش جێبەجێ بکە ئەوە داواکاریە یەکی حکوومەتە و داواکاری وەزارەتی تەندروستیە ینی داواکاریە بۆ سەلامەتی جەماوەری خۆشەویستی کوردستان بۆی قەڵەباڵغی دروست نەبێەوە بۆ نییە عقوبەبی و بەڵام دیسان دەیڵێمەوە ئەوە ئەبێ لایەنی پەیوەندیدار هاوکار بیتن بۆی ڕێگر بیتن لەوەی خەڵکە کە نەستە ناومەرام چکە من بەڕاستی ئەگەر عقوبەبی یان ئەگەر بڕیارێکی 100% بیانی بۆی کە سزایە بەڵێ و کاتێ ناتوانانی هیچ کەسێک بستەژۆرێ بەڵام ئەوە سزانیەوە داوایە هاوکاریە لە خەڵک کە دووربی لەو ڤایرۆسە دووربی لەو نەخۆشە حکومە ینی وەزارەتیش ڕێماییە دەری کردە بۆیە مەش لەسەر ڕێمایەکەی وەزارەتی وەزارەت و لەسەر داواکاری حکوومەت بڕیارماندا یاریەکان بەبێت جەماوەربی وەکو گوتم جارشتر دەبێ یەکەی ئیداری ئەو شارە ئەو قەزایە پارێزگا هەر کەسێک کە بەرپرسە لەو شوێنە ئەوان دەبی ئەو ڕێمایانەی حکوومەت و ئەو بڕیارانە ئێمە جێبەجێ بکەن.